ئەمڕۆ لە هۆڵی مەڵبەندی هەولێر دیداری یەکێتی بە بەشداری سەرجەم ئۆرگانە حیزبیەکان و خەڵکی پسپۆڕ و شارەزا و سەربەخۆ لەو زۆنە دیداری یەکێتی بەڕێوەچوو. بەشداربووانی دیدارەکە بە گرنگیەوە باس لە دیداری یەکێتی دەکەن و دەڵێن دیداری یەکێتی لە پارێزگای هەولێر گرنگی خۆی هەیە. دوای مەمزەلال یەکێتی زۆر خراپی بەسەر هاتیە، هیوادارین ئەو دیدارانم بێتە مایەی بەهێزبوونی ناو ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خەڵکی هەولێر و دەوروبەری هەولێر و بۆ کەس و کاری شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان. دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان لە نێوان هەر کۆنگرێک بەڕێی من ساڵانە دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێ باشە، لەبەرەوەی کۆنگرە لۆ کۆنگرە بەڕێستان دەزانن 4 ساڵە و هەرچەندەمە گلەیشمان هەبووە وەکو کادری یەکێتی نیشتیمانی کوردستان بەتایبەتی ئێمەی کادرانی ناوچە کێشە لەسەرەکان گلەیەکانمان لە حەد بەدەرن، ئەگەر بێت و ئەو دیدارە ڕێگنەی خراپایە لۆی هەبوو بەڕاستی گلەیەکانمان بەهێزتر بوون، یعنی ڕەتفعلمان دەبوو. نارین محەممەد ئەندامی لیژنەی باڵای دیداری یەکێتی لە هەولێر ڕادەگەیەنێت ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیارمانداوە بە فۆرمێکی تازە و سیاسەت و حیزبایەتی بکەین تاکو لەو ڕێگایەوە کار بۆ چارەسەرکردنی گرفتی هاوڵاتیان بکەین کە ماوەیەکی زۆرە بۆتە جێگەی نیگەرانی خەڵکی کوردستان وەک گەندەڵی و پرسی موچە و داهاتەکانی ناخۆ و پەیوەندیەکانی هەرێم دەگەڵ بەغدا. باشترین سێکتەریش کە کارمانە سەریان کردێ بە تایبەتی تیشکمان خستۆتە سەر سێکتەری گەنجان بووە، هەروە سێنتەری ژنان بووە. لەو ڕۆ ئێمە توانیمانە کۆمەڵێک کادری زۆر باش هەموو ئەوانشکە کەسی ئەکادیمین و هەروە یەکێتیش نین. لەو ڕۆوە قسەی ئەوانمان وەرگرتەوە، راپۆرتی ئەوانمان وەرگرتە بۆی بتوانین دوجار لە درافتی کۆتا و لە پێپەری کۆتایی پێشکەشیکەین و بتوانین لە ئاستی سەرکردایەتی و هەروە مەکتەب سیاسی یەکێتی قەراری لەسەر بدرێ بامە چاکسازی. دوای گرتنەبەری ڕێشوێنی پێویست بۆ ئەنجامدانی دیداری یەکێتی لەلایەن مەکتەبی سیاسی و سەرکردایەتی هەڤاڵقوبات تاڵەبانی لە سنووری پارێزگای هەولێر هاوشێوەی پارێزگاکانی تر بەڕێوەچوو، لەو دیدارەدا سەرجەم چین و توێژەکانی ئەوانەی سەر بە ئۆرگانە جیاجیەکانی یەکێتینیان لە دەرەوەی یەکێتین تێدا بەشدار بوون لە ڕێگەی لیژنە تایبەتەکانەوە سرنج و تێبینەکانیان کۆ کراونەتەوە و تاکو دوای گفتوگۆکردن پێشکەش بە سەرپەرشتیارانی دیدارەکە بکرێن. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، هەولێر.